پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە ئەهلی بەهەشت و بە خەڵکی بەهەشت دەفەرمێ رازین ئێوە بەو نیعمەتانە رازین ئەمە رضی الله عنهم ورضوا عنه ئەمەیە خوای گەورە دەفەرمێ ئێوە رازین دەڵێن ئەی پەروەردگار چۆن رازی نابین ئەوەی بە ئێمەت بەخشیوە بە کەست نەبەخشیوە دەم و چاوی ئێمەت سپی کرد دەم و چاوی ئەهلی دۆزەخت ڕەش کرد ئێمەت خستە بەهەشتەوە لە ئاگری دۆزەخ ئێمەت ڕزگار کرد ئێمە چۆن رازین ئەی پەروەردگار تۆ ناز و نیعمەتی زۆرت بە ئێمە بەخشیوە خوای گەورە دەفەرمێ ئوحیل عەلەیکم ڕیضوانی فلا ئەسخەط عەلەیکم بەعدەه ئەبەدا من ئەمڕۆ لە ئێوە رازی دەبم و لەمەولا هەرگیز لێتان تووڕە نابم قەت لێتان تووڕە نابم لە ساحەی مەحشەر تووڕە بووم لەسەر پردی سیرات لە خەڵکی تووڕە بووم بەڵام ئێستا ئێوە کە لە بەهەشتان قەت لێتان تووڕە نابم دڵنیابن لەوە خوش وعدە خلاف نابێ کەواتە ئاگاداری خۆت بە ئەگەر پێت خۆشە خوا لێت رازی بێ و ئەوەشی کە پێت خۆشە پێتی ببەخشێ لە دوای مردنت لە دنیادا چاکەکار بە و ئیماندار بە و چاکە بکە ئەگینا دەست ناکەوێ جا ئەم وەسفانەی کە باسمان کرد ئەم هەموو ناز و نیعمەتەی کە خوا پێت دەبەخشێ کە خوای گەورە باشترین مەخلوقی خۆی ناوت دەبە کە خوای پەروەردگار دەتخاتە بەهەشتەوە خوای گەورە بە هەتایەتایی لە بەهەشتا تۆ دەهێڵێتەوە خوای گەورە لێت رازی دەبێ خوای گەورە ئەوەندەت پێ بەخشێ کە پێی رازی بیت و زۆریش پێی رازی بی ذلك لمن خشي ربه ئەمە بۆ کێیە بەهەشت بۆ کێیە بۆ کەسێک کە لە خوا بترسێ کە لە دنیادا لە خوا بترسێ